ئەم حاڵەتەی کایبینێن منداڵێکە لە پڕێکە بوراوەتەوە. ئەگەر تۆ تووشی حاڵەتێکی هاوشێوە بووی چی بۆ مناڵەکەکە یاخود بۆ کەساکەی تاوەکو هۆشی بێتەوە. سڵاوتان لێبێت، ئەمە حاڵەتی بورانەوەیە کاکرێت بەهۆی گەرمای زۆر یاخود بەهۆی ئازارەوە یاخود هەر هۆکارێک بێت کە مناڵەکە یاخود ئەو کەسەی کە ئەگەری هەیە تووشی بورانەوە بێت. گرنگە ئێمە سەرەتا چاودێری باری تەندروستی کەسەکە بکەین و مەترسیەکانی لێ دوورخەینەوە و زۆر جار لای خۆمان وا باوەکەیەکێ تووشی بورانەوە بێ ڕاستەوخۆ قڕەباڵغی لە دژواردەورەکرێت کە ئەمە هۆکارە بۆ درەنگ بەوەش هاتنەوەی کەسەکە و نەبوونی هەوای پاک تاوەکو کەسەکە وەشی بێتەوە. خۆی بورانەوە بەهۆی کەمی خوێن بۆ شانەکانی مێشک لە پڕێکا دروستە بێ و کاتیە، پاش ماوەیەک زۆربەی حاڵەتەکان لە دوای 3 بۆ 5 دقا چاکە بێت. گرنگە کەسەکە بەم شێوازە دەسوقاچەکانی ڕێککەینەوە و هەردوو قاچی بەرزترکەینەوە بۆ سەروی ئاسی دڵی، بەمە یارمەتی گەڕانەوەی خوێن زیاترین بۆ مێشکی کەسەکە کە لە ماوەی چەند دقەیەکی کەمە ئەکرێت ئەو کەسێک کە تووشی بورانەوەکە بۆ هۆشی بێتەوە. دوای ئەوەیکەوە کەسەکە هۆشیێتەوە گرنگە باری دەرونی کەسەکە لە بەرچاو بگرین، پرسیاری زۆری لێ نەکەین و نەشەڵەژێن و هەوڵ نەدەین ڕاستەخۆ پاش هۆشهاتنەوەی ئاوی بکەین بە قورگیا، چکە زۆر جان کەسەکان کە هۆشیانێتەوە توانای قودانیان نییە کە مەترسی پڕینی ئەو ئاوە بۆ قورگ و ڕێڕەوی هەناسەی زیاد دەکەین. پاشەم حاڵەتە ئەگەر هاتوو کەسەکە لە دوای 5 خولەک هەر هۆشی نەهاتەوە، قوربانەکە بەم شێوازە کەوتووە، پێویستەکە ڕاستەوخۆ ڕێڕەوی هەناسەی بەم شێوازە بۆ بکەینەوە و چێکی لیانی دڵ و هەناسەیکەین. ئەگەر لیانی دڵ و هەناسەی هەبوو ئەم کەسە کەواتە مەترسی لەسەر نییە، نەخۆشەکە خینە سەر باری چاکبوونەوە و پاشان چاودێریەکەین تاوەکو هۆشی هێتەوە. بەم شێوازە ئەیخینە سەر باری چاکبوونەوە لەگەڵ یا چاودێری بەردەوامێکەین. ئەگەر هاتوو کەسەکە لە ماوەی 10 خولەکە هۆشی ناتەوە، ڕاستەخۆ پەیوەندی بە ئەمبوڵانسەوەکەی ناخۆ کەسەکە گەینە نزیکترین بنکەی تەندروستی تاوەکو چاودێری پزیشکی بۆ بکرێت. هەمیشە ساغ و سەلامەت بن و بەو هیوایی کە بە دوور بن لە بورانەوە لە گەرمای هاویندا. سمارت وەرچەرخانە.